لە چوارچێوەی پەلامارە تیرۆریستەکان کە ناوچەدا بڕێنراوەکانی گرتوتەوە داعش و هاوکارەکانیان لە تاقم و گروپە چەکدارەکانی تر بارگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە نێو حیزبە کوردستانیەکان کردوتە ئامانج. ئێڕابەکان لەگەڵ بیرە دینیەکان بیری ناسیۆنالیزمیان هەیە و یەکێتیش لە پێگە و قورسایی خۆی لە منتیقانە سەلماندە بەتابەت لە هەڵبژاردنەکانە و یەکێتی لە ڕابردووە خاوەنی ئەم منتیقەیە بۆ لەبەر ئەوە ئێڕابیەکان لە بواری ناسیۆنالیستیەوە ئەترسێن ئەم منتیقانە بە نەتیجە یەکێتی بەرەو کوردستانی بەرێ ئەمە بربەستێکی گەورەیە لە بەردەم کوردستانی بوونی ئەم منتیقانە و ئەترسێن لە ڕێگەی یەکێتیەوە ئەم منتیقانە بەرەو کوردستان بەرە بۆیە ئێڕابیەکان هەمیشە لە ئەولویەتی کاریاندا لێدانە لە یەکێتی و دوای دەرکەوتنی دەرەنجامی هەڵبژاردنەکانیش بەزەقی دەرکەوت کە گروپە توریستیەکان ئەو هێزە دیموکراسیە لە ئەو هێزێک کە بڕایان بە پێکۆژیان هەیە ئەکەنە ئامانجی خۆیان و شتێکی ئاشکرایە کە یەکێتی خیتابی سیاسی لەگەڵ نەتەوەکانی تراغەیرە کورد خیتابەکە جێ متمانەی هەمووانە لە کەرکووکش لە بیرمانە چێکە لیستی یەکێتی زۆربەی زۆری دەنگەکانی کەرکووکی هێنا و ئەوە گەڕێتەوە بۆ هۆکارە تریشکە دەستگا ئەمنیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی دوایدا چەندین تۆڕی تیرۆریستی قاعدە و داعشیان کەشف کرد چی لە خانەقین بێت چی لە سێمانی چی لە کەرکووک بۆیە بۆ ئامانجێکی ئەو گروپە تیرۆریستیە. هەم لە ئایدۆلۆژیای یەکێتی ئەترسن هەم لە پێگەی یەکێتی دەترسن چونکە دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان خەمی هەموو پارچەکانی کوردستانێتی خەمی نەتەوەی کوردێتی ئەوانش دەیانوێت لێرەدا پێگەی بەبیر و بڕوای خۆیان بتوانن یەکێتی لێرە بێهێز بکەن کە بێهێزی یەکێتیش لە کوردستان و لە ناوچەکەش دەبێت ئەوەی کە بەڕاستی خەسارەت لە حرەکەی کوردی ئەدا بۆیە من لەو بڕواایەدام خەونەکانیان پوسەڵ دەبێتەوە ئەم کێشێش ئەڕەوێتەوە بە بڕواایان دامێکی سەرکردایەتیە گرتوش بە ئامانجکردنی یەکێتی لەو ناوچانە بەمانەیە بە ئامانجکردنی هەموو کورد دێت. دیارە بە ئامانجگرتنی بارەگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بە ئامانجگرتنی گەلی کووردە لە هەر کوێیە کاوێت بۆیە ئێمە لەسەرمانە هەموو حیزب و لایەنە سیاسی کوردستانەکان بە یەک ڕێزی و یەک هەڵوێستیمان وەڵامی ئەو پەلامارە تیرۆریستیانە بدەینەوە و وازانین کە پابەندبوونمان و سووربوونمان لەسەر تەوابەتی نەتەوەی نیشتیمانی ئێمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە نێڵین چیتر بارەگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بیان حیزب و لایەنە سیاسیەکی کوردستانی بێت بکرێتە ئامانج بۆیە وازانینەوە کارێکی زۆر قێزەونە و لێرەوە پێشنیاریەوەکەم کە پەرلەمانی کوردستان بە زووترین کات جەلسەیەکی تایبەت بکا بە تێکچوونی ڕەوشی ئەمنی ناوچەدا بڕێنراوەکان و هەڵوێستی جددیتر بنوێنن سەبارەت بەم ناوچەدا بڕێنراوانە. بەڵگەی زیندووکێکێتی لەلایەن داعشەوە لە سنووری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کراوەتە ئامانج پەلامارەکانی 28 سواری بەردەم ماڵبەندی خانەقین و 29 سواری ناو بازاری سعدیە و 86 سەر کۆمیتەی جەلەولا و ڕۆژینەوەی 6 بەردەم بازنەی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.